هەشتی ئادار دەستپێکی تێکۆشانی ژنان لە کارگەکانەوە. زیانپەرستی لە بواری کارکردن و دابەشکردنی کاردا دەست باڵایە. ژنانیش بۆ ئەوەی لەسەر پێ بمێننەوە و بەردەوامی بە ژیانێکی یەکسان بدەن تێکۆشان دەکەن. کارکردن و کرێکاری ژنان لە کارگەکانی ڕستن و چنینەوە دەستی پێکردو. لە ئێستادا کارکردنی ژنان لە کەرتە خزمەتگوزاریەکاندا بەردەوامە. ئۆلیمپیگوگەس بەهۆی ئەوەی لەسەر بەیاننامەی مافی ژنان گوتبووی دەبێت شۆڕشی فەڕەنسی ببێتە شۆڕشی ژنان لە ساڵی 1993 سزای لە سەردارەدانی بەسەردا سەپێنرا. لە ساڵی 1934 ژمارەیەک لە ژنانی گەنج بەهۆی تەپوتۆزی پەموو لە کارگەکانی ڕستن و چنینی لیویل گیانیان لەدەستدا. لە نیویۆرکیش لە ساڵی 1950 ژمارەیەک لە ژنانی کرێکار لە ئاگرکەوتنەوەیەکدا لە کارگەکەیان گیانیان لەدەستدا. ساڵی 1900 لە ئەمریکا 146 کرێکاری ژن لە کارگەی ڕستن و چنین بەهۆی دووکەڵی ئاگرکەوتنەوە خنکان و گیانیان لەدەستدا. لە 2005دا لە کارگەی جلوبەرگی دوورینی ئۆزای لە ناوچەی بورسەی تورکیا بەهۆی ئەوەی کە ژنان بەشەو کاریان دەکرد دەرگا لەسەریان داخرابوو، لە دوای ئاگرکەوتنەوە لە کارگەکە نەیانتوانی ڕزگاریان بێت و بە شێوەیەکی تراژیدی گیانیان لەدەستدا. ئەو تاوانانە کە لە بەرامبەر ژنان ئەنجام دراون و ئەو توندوتیژیانەی ڕوبەڕووی بوونەتەوە بووە هۆکارێک ژنان تێکۆشان بکەن و مافەکانیان بەدەست بهێنن. بۆیە تا داهات شەپۆلی ناڕەزایەتیەکان بەرفراوانتر دەبوو. لە ساڵی 1934 لە کارگەی لیویل بۆ بەرهەمهێنانی لۆکا لە ویلایەتی ماشوتسی ئەمریکا ژنانی کرێکار لە دژی کەمکردنەوەی موچەکانیان دەستیان کرد بە ناڕەزایەتی دەربڕین. ئەم ناڕەزایەتیە دوای چەند ساڵێک بوو بەسەرەتایەک بۆ شەپۆلی چالاکی بەرفراوانتر. دۆخی ژنانی گەنج کە تەمەنیان لە نێوان 12 بۆ 30 ساڵدا بوو لە کارگەی لیویل سەخت بوو. 73 کاتژمێر لە هەفتەیەکا کاریان دەکرد. تیشکی هەتاویان نەدەبینی و لە ناو تەپوتۆزی لۆکا نەخۆش دەکەوتن و دەمردن. بەهۆی ناڕزایەتیەکانەوە لە ساڵی 1936 خاوەن کارگەکان ناچار بوون موچەی کرێکارە ژنەکان زیاد بکەن. لە 8 ئاداری ساڵی 1957 لە شاری نیویۆرکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 40,000 کرێکار لە کارگەی ڕستن و چنین بەهۆی خراپی ڕەوشی کرێکاران و بە مەبەستی باشترکردنی هەلومەرجی کارکردن لە کارگەکاندا دەستیان بە بانگرتن کرد. بەڵام لە ئەنجامی هێرشی پۆلیس و ئاگرکەوتنەوە لە کارگەکەدا 129 کرێکار کەمانیان گرتبوو لە نێو کارگەکەدا سووتان و گیانیان لەدەستدا. تێکۆشانی ژنانی گەنجی کارگەکان و ژنانی کرێکار لە ئەمریکا بووە خاڵێکی وەرچەرخان و پاڵپشتیەک بوو بۆ سەرجەم کرێکاران بە ژن و پیاوەوە. بەهۆی ناڕەزایەتی دەربڕینی ژنانەوە لە یەکی کانونی دووەمی 1912 لە ویلایەتی ماشوتسی ئەمریکا یاسای قەدەغەکردنی کارکردن بۆ زیاتر لە 54 کاتژمێر لە هەفتەیەکدا بۆ ژنان و منداڵانی ژێر 18 ساڵ دەرچوو. کلارا زەتکین لە ساڵی 1991 ڕۆژنامەی ژنی کرێکار و لە ساڵی 1992 ڕۆژنامەی یەکسانی دامەزراند. ئەم ڕۆژنامانەش کاریگەری باشیان لە بەڕێکخستن بوونی بزوتنەوەی ژنانی سۆسیالیست بینی. ڕۆژی 26 و 27 ئابی 1910 لە شاری کۆپنهاگی دانیمارک لە کۆبوونەوەی ژنان لە چوارچێوەی کۆنفرانسی ژنانی سۆسیالیستی نێودەوڵەتی کلارا زەتکین یەکێک لە پێشەنگانی پارتی سۆشیال دیموکراتی ئەڵمانیا پێشنیاری کرد بۆ یادکردنەوەی ئەو ژنانەی لە 8 ئاداری ساڵی 1950 لە ئاگرکەوتنەوەکەی کارگەی ڕستن و چنین لە نیویۆرک گیانیان لەدەستدا. هەموو ساڵێک ئەو ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژنانی کرێکار دیاری بکرێت. ئەم پێشنیارە بەکۆی دەنگی ئامادەبووان پەسەند کرا. پاش ئەو بڕیارە ساڵانە لە بانکی ئاداردا یادی ئەو ڕۆژە دەکرایەوە. ساڵی 1921 لە سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی ژنان
لە مۆسکۆ ڕۆژی 8 ئادار وەک ڕۆژی جیهانی ژنانی ڕەنجدەر ڕاگەیەندرا. لە سەردەمی هەردوو شەڕی جیهانی یەکەم و دووەمدا لە هەندێک وڵاتی جیهان یادکردنەوەی ئەم ڕۆژە قەدەغەکرا بوو، بەڵام لە ساڵی 1960 ئەو پرسە بووە یەکێک لە تەوەرە گەرمەکانی کۆبوونەوەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر بۆیە ڕۆژی 16 کانونی یەکەمی ساڵی 1970 لە کۆبوونەوەیەکی گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 8 ئادار وەکو ڕۆژی جیهانی ژنانی ڕەنجدەر دیاری کرا.